بە قۆناغە تفەنگ لیان داوم بە بۆ کز و لە قەو ئەوانەوە بە 4-5ێکەوە بەڕاستی تۆفریای 4-5 کەس ناکەوی بەرپەرچی بیتوان بە چەکەوە و بە قۆناغەڵ تفەنگەوە یەک ساختەنکرد لە ئێمەی نایەوە یەک ساختەنکرد بەردی پێوە نەناوین با پێتان بڵێم ئەمە چاواشەکاریکەن نا ئەوەی کە بەردی بە ئێمەوەنا هەمووی ئاسایش بوو بە جلی مەدەنیەوە یا بەڵتەجیەکانیان بوو ساختەنکرد لە ناو سیارەی خۆیەتی ساختەنکرد زۆربەی عەرەب و ئێرانیە ئەم کوردانە لە کوێ بوون خۆ دەموچیان دیار بوو من بە چاوی خۆم لە بەردەم تەنکەری یەکەمە کەسێکم بینی کراس و پانتۆڵێکی راوتی من ساختەنکەرم کە گرتیانم بردیانمە ئاسایش ئەوەی لەبەر درگاکاوە سابوو لە ژوورەوە لای ژووری زابتەکە هەر هەمان ئەو کەسە بوو کەوتی من ساختەنکەرم ئاسایش بوو قۆناغە تفەنگیاوە لە من ئاسایش بووە بەلەخەو بۆ کەس پەلاماریاوم بە 4-5ێکەوە من چوم بەدەم هاوڕێیەکمەوە بورا بوویەوە ماوەسا شەقاکۆ بەدەستیانەوە من ڕۆشتم فریای ئەو بکەوم ئەو لە دەستیان ڕزگارکەملانی کەم ئا بکەم بە دەمو چاویا مەسەلەن هاتنەوە بە بوراوەیش لیانەدا بورا بوویەوە لە عەرزەکا بوو بە 5-6ێک بەلەخەیە چوونە سەری